سڵاو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە با گەشتی هەواڵەکانی سەرلەبەیانی ڕۆژی چوارشەممە هاتوونەتەوە خزمەتەن. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری لە سنە و کرماشان، ناڕەزایەتی خانەنشینکراوانی مخابەرات لە بیجار، هەوڵی سوپای پاسداران بۆ شۆردنی مێشکی قوتابیان لە پیرانشار، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسوود، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی خەڵکی سنە لەلایەن حکوومەتەوە، درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری و ماحشەر، گیان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران و خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئەمریکا، شیلی و ژاپۆن. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کەشوەری لە سنە و کرماشان ڕۆژی سێشەممە 16 مانگی خەزەڵوەر. خانەنشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە و کرماشان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی کەشوەری خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی، دابینکردنی بیمەی دەرمانی و چارەسەرکردنی کێشە مەعیشەتیەکان بوون. ناڕەزایەتی خانەنشینکراوانی مخابەرات لە بیجار ڕۆژی سێشەممە 16 مانگی خەزەڵوەر. خانەنشینکراوانی مخابەرات لە شاری بیجار لە ئاستۆخی خراپی ژیان و مەعیشەت ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی مخابەرات لە شاری بیجار بە کۆبوونەوە لە بەردەم ئەو ڕێکخراوەیە خوازیاری بردنە سەرەوەی هەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسان سازی و دابینکردنی بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان بوون. هەوڵی سوپای پاسداران بۆ شۆردنی مێشکی قوتابیان لە پیرانشار. بە پێی هەواڵی گەشتوو، سوپای پاسدارانی پیرانشار بەبێ ڕەزامەندی بنەماڵەکان قوتابیانی ئەو شارەی بۆ بەشداری لە ڕێوڕسمی حکوومەتی بردووە و ئەو کارە ناڕەزایەتی بەرینی بنەماڵی قوتابیانی لێکەوتوێتەوە. بە وتەی هاوڵاتیان، قوتابیان هیچ ئاگاداریەکیان لەسەر ئەو مەراسمە ئیدیۆلۆژیکە نەبووە و بەبێ ڕەزامەندی دایک و باوکیان بۆ ساڵۆنێکی سەر بە سوپای پاسداران گوازراونەتەوە و لەوێ هەڕەشان لێکراوە تاکو و سرودی سڵاو فەرماندە بڵێنەوە و دروشمەکانی حکوومەت بەرز بکەنەوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسوود. شەوی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر، کۆڵبەرێکی خەڵکی ناوچەی بایەنگانی سەر بە شاری پاوە بە ناوی تەیب خوسرەوی بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕەژیم لە سنووری نەوسوود بریندارکرا. بە پێی راپۆرتەکانی کۆڵبەر نیوز، تەیب خوسرەوی خەڵکی گوندی تینی سەر بە ناوچەی بایەنگان لە شارستانی پاوەیە و لەلایەن هێزەکانی ڕەژیم لە سنووری نەوسوود دەست بەسەر و دراوەتە بەر لێدان و ئەشکەنجە کراوە. بە پێی زانیاریەکان، هێزەکانی حکوومەت ئەو لاوەیان بەردباران کردووە کە بەو هۆیەوە جەستەی لە چەند لاوەشکاوە و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەیەکی کرماشان کراوە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی خەڵکی سنە لەلایەن حکوومەتەوە. بە پێی هەواڵی گەشتوو، چالاکێکی کرێکاری خەڵکی گوندی ئەوی هەنگی سەر بە شاری سنە و دانیشتووی شاری دەماوەند بە ناوی سەیفوڵڵا جەلیلی لەلایەن هێزەکانی ڕەژیمەوە ڕفێندراوە. لەلایەکی دیکەوە دوو برا بەناوەکانی سەید خالید و سەید سامان شێخ ئەحمەدی تەمەن 39-28 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان، ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر، ئیدارەی ئیتلاعاتی تاران بەبێ بەڵگەی قەزایی سەیفوڵڵا جەلیلی تەمەن 52 ساڵیان لە شاری دەماوەندی سەر بە پارێزگای تاران دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە. هەروەها هێزە ئەمنیەتیەکانی شاری سنە ڕۆژی شەممە 13 خەزەڵوەر دوو برایان بەناوەکانی سەید خالید و سەید سامان شێخ ئەحمەدی ڕفاندووە و تا بە ئەمڕۆ هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانیان لە بەردەستانیە.
بەستەریبوونی ئیلهام مودەڕسی لە نەخۆشخانەیەک لە تورکیا. خوشکی ئیلهام مودەڕسی یەکێک لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر لە پەیامێکدا ڕایگەاند ئیلهام تووشی خوێنبەربوونی دەرونی بووە و ئێستا لە نەخۆشخانەیەکی تورکیا بەستەری کراوە. ناهید مودەڕسی لە پەیامەکەی داوتی ئیلهام پێویستی بە پەیوەندی جگەر هەیە و ئەبێت دەست بەجێ نەشتەرگەری وە بکرێت. بنەماڵەیە و چالاکە مەدەنیە داوایان لە ناوەندەکانی مافی مرۆڤ کرد یارمەتیان بدەن و بچن بەهانەیانەوە. شانی باسە کە ئیلهام مودەڕسی نیگارکێشی خەڵکی سنە و دانیشتووی کەرەج لە ڕەوتی شۆڕشی ژینە دەست بەسەر و لە زینداندا بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. ئەو چالاکە مەدەنیە پاش ئازادی بە وەسیقە بەهۆی گوشارەکانی حکوومەت ناچار بە کۆچکردن بۆ تورکیا بوو ئێستا لە نەخۆشخانە بەستەری کراوە. هێرشی پەهبادی بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەری 1402 لە ڕێگەی سێ درۆنەوە هێرشکرا سەر بنکەی سەربازی ئەمریکا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتێتەوە. بەوتەی دژە تیرۆری کوردستان 2 درۆن لە ئاسمانەوە تەقێنراوەتەوە و یەکێکیان کەوتۆتە خوارەوە، بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە. جێگەی ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوودا وەزارەتی بەرگری ئەمریکا لە ڕاگەاندراوێکدا وتبووی لەو کاتەوە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل دەستی پێکردووە 38 جار لە ڕێگەی موشک و پەهبادەوە هێرشکراوەتە سەر بنکە سەربازیەکانیان لە عێراق و سووریە و 54 سەرباز بە سووکی بریندار بوو. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری و ماحشەر. ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی شاغڵ لە پرۆژە نەوتیەکانی ئاغاجەری و بەندەر ماحشەر بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەی کە لە ساڵانی ڕابردوودا وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پەرسنەلی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. ڕۆژی سێشەممە 16 مانگی خەزەڵوەر خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە شاری ئەهواز بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی سەنعەتی نەوت خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسان سازی و گەڕانەوەی سربەخۆیی بۆ سندوقی خانەنشینی بوون. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروش لە بەردەم دەفتەری خانەنشینی ئەمانیە لە شاری ئەهواز کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوو. گیان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 16 مانگی خەزەڵوەر 5 کرێکار لە شارەکانی نەیشابوور، میاندوا و مەشهەد بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار تووشی ڕووداوی کار بوون و 4 کەسیان گیانیان لە دەستا و کرێکارێک بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتەکان 2 کرێکار لە کاتی پشودان لە کارگەیەک لە بولواری مێهرابادی نەیشابوور تووشی گازگرتووی بوون و گیانیان لە دەستا. لە ڕووداوی دووهەمدا لەو شارە کانێکسی پاراستنی یەکێک لە یەکەکانی نیشتەجێبوون لە شارۆچکەی فەرهەنگیانی نەیشابوور ئاگری گرتو بەو هۆیەوە کرێکارێکی تەمەن 63 ساڵ گیانی لە دەستا. لە ڕووداوی سێهەمدا کانێکسی کرێکارانی پرۆژەی سازکردنی جادە لە گوکتەپەی سەر بە شارستانی میاندوا و ئاگری گرتو بەو هۆیەوە کرێکارێکی تەمەن 45 ساڵ گیانی لە دەستا و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار بوو. لە ڕووداوی چوارەمدا لە شاری مەشهەد کرێکارێکی تەمەن 65 ساڵی بیناسازی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لە دەستاوە و تەرمەکەی ڕادەستی پزیشکی دادکراوە.
کوژرانی ژنێکی قوربانی هاوسەرگیری منداڵان لە زابۆل. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی مێرمنداڵی تەمەن 16 ساڵ و قوربانی هاوسەرگیری ژێرتەمەنی یاسایی لە شارستانی زابۆل لەلایەن هاوسەرەکەیەوە بەچەک کوژرا. بەپێی راپۆرتەکان هاوسەری ئەو ژنە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە پاش دەست بەسەربوون هۆکاری ئەو جنایەتەی کێشەی خێزانی ڕاگەیاندووە. جێگەی ئاماژەیە کە دیاردەی کوشتنی ژنان لە ژێرناوی پاراستنی ناموس و لەلایەن بنەماڵەکانیانەوە پاش بەدەسەڵات گەیشتنی ئیبراهیم ڕەیسی تا ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە و لە ماوەی 3 مانگی ڕابردوودا بەلانی کەم 49 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە بە پاساوی شەرەف کوژراون. دوا هەواڵ خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئەمریکا، شیلی و ژاپۆن. ڕۆژی سێشەممە 16 خەزەڵوەر دژبەرانی شەڕ لە وڵاتانی ئەمریکا، شیلی و ژاپۆن دژبە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە و کۆمەڵ کوشتکردنی ژنان و منداڵان خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان دژبەرانی شەڕ لە ئەیالەتی میسووری ئەمریکا لە بەردەم شرکەتی بوینگ کۆبوونەتەوە و ناڕزایەتی خۆیان لە ئاسپ پشتیوانیەکانی ئەمریکا لە ئیسرائیل و هەناردنی چەک و چۆڵ بۆ کوشتنی خەڵکی فلستین نیشانداوە. هەروەها لە وڵاتی شیلی لە ئەنگرانی فلستین کۆبوونەوەیکی گەورەیان لە شاری سانتیاگۆ بەڕێوە بردو خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەس بوون. لەلایەکی دیکەوە هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانەکانی گروپی G7 لە وڵاتی ژاپۆن لە ئەنگرانی فلستین بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ خوازیاری کۆتایی هێنان بەناردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل بوون. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.